خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێت لەگەڵ هاوکارانم بەیەکەوە ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەی. هێواش دۆخی ململانەکان بە جۆرێک گۆڕاوە. ئێستا دادگای فیدراڵی ڕۆڵی سنتەرەبی لە یەکلاکردنەوەی کێشەکان و هەندێکیش بە دروستکردنی کێشەکان ناوزەدیەکە. لابردنی محەممەد حەلبوسی لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق زۆرێک پێیان وایە پێشهاتێکی نوێ و ڕەنگە هەندێک لە نووسەران وایان نووسیوە کە سزادانی خەڵکی تریشی بەدوا بێت بە تایبەتی لە هێزەکانی هەرێمی کوردستان. ئایا ئەمە سەرەتایەکە بۆ جەنگێکی تایفی یان جەنگێکی نەوخۆی لە عراق یان بۆ شڵژانێکی عراقی کەوکۆی باسیەکەن یاخود ئەو بابەتانە بە ئاسایی تێپەڕێ و چوارچێوێکی وەها قانونی بۆ دۆزراوەتەوە هیچ کەس ناتوانێت شەفاعەتی بۆ بکە. لە ڕەهەند گفتوگۆی ئەو بابەتاکەی بە میوانداری بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا مامۆستای زانکۆ و نووسەر. سپاس دکتۆر، بەخێر بێ. هەروەها لەولێرەوە دکتۆر ئاراس عەبدوڵڵا ڕایشکاری یاسایی، میوانەکانیشم باوشیان یەکە و بران هەمیشە هەمومان براین وانێ دکتۆر؟ باشە دکتۆر، لەوە دەست پێ بکەین. بەڕاستی ئەمە سەرەتاکەی گرینگە بۆ چوونی بەڕێزت. ئەمە تەنها حاڵەتێکە ئەو کەفەرە قانونیە و پێشتر زەمینە سازی بۆ کراوە یان شۆکێک بوو؟ هەیە ناوی لێنێ تەبان پێشە شتێ سڵاو بۆ بینەرانی کورسات نیوزت. پێشەر شتێک کۆمەڵێک تایتڵ هەیە کە بۆ ئەم ڕووداوە دانراوە، یعنی لە ڕاستیە لە میدیا گەورەکانی ژیانە. یەکێک بۆ نمونە بە بۆمبی ناوە بە، یەکێک بە بوومە لەرزەی ناوە بە، یەکێک بە شۆکی ناوە بە، ئەوەی کە ئاماژە پێکرد. هەندێک جار ڕەنگە گەرمی ڕووداوەکان و ئەزمموی ڕابردووە بکە ئەم تایتڵانە نمایش ببێەوە دەربکەوە. ئەجینا حەجمی ڕووداوەکە خۆی حەجمی سنووردارە بەپێی ئەو قۆناغی کە ئێستا هەیە و بەپێی ئەزمموی لایەنێکی سەرەکی ناو پرۆسی سیاسی کە سونەکانی عێراقن. یعنی ئەگەر تۆ تەنها تەماشای هەندێک لێدوان و چاوپێکەوتن و هەڵوێست و تەنانەت بەیاننامەی ڕسمی تەرەفی سەرەکینەوە ئەم ڕووداوە بکەی کە بریتە لە حزبی تەقەدوم کە خۆیان بە باڵی سەرەکی نوێنەرایەتیکردنی سونەی عێراقەزانن، بۆ دەرەکەوێت کە ئەوان بە قەناعەتەوە بە بیر و باوەڕەوە بە ئەزمون گەیشتنەوەی کە نایانەوە بچنەوە بەرەو دواوە، یانەوێت بەشدار بن لە پرۆسەی سیاسیە، نایانەوێت بەشە سونەکەی عێراق جارێکی تر بکەوێتە ناو دەوامەی ململانی و جەنگێکی ناوخۆیی و هەلومەرجێکی ئەمنی ناسەقامگیرەوە کە لە کۆتاییە ئەوەی کاتیایە بە پلەی یەکەم قوربانیە خەڵکی سونەنشینی ناوچەکانیانە. یعنی پێش 4-5 مانگێ پێش ئێستا بووم چاوپێکەوتنێکی دوور و درێژی خودی محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانەیە لەگەڵ پێگەی خەبەری منوتیری ئەمریشیە خۆی بە ئاشکرا ئەڵێ یعنی ئێمە نامانێ بەرەو دواوە بچین، یعنی ئقبالیان هەیە لەسەر پرۆسی سیاسی ئەیانەوێت پێگەیان گەشە بکەوە لە ڕەنگە خودی ئەو بۆچوونە لە ڕوانگەی باشبوونی دۆخی سونەکانی عێراقەوە بێ لەم چەند ساڵەی کۆتاییە کە دەستیان لە بایکۆتکردنی پرۆسی سیاسی عێراق هەڵگرت. بەڵام ئەوەی کە ڕەنگە پێویستی بە جۆرێک لە مڕاوەکردن هەبێ ئەو بەشەی لێدوانی خودی محەممەد حەلبوسیە لە جەلسەی کۆتایی پەرلەمانەکە باسی لەوە کرد ئێمەین ڕۆڵمان هەبووە لەوەی کە ئەم ناوچانەی پێیان ئەوترێ ناوچەی سونەنشین لە عێراقا دەست لە مەسلەی بایکۆتکردنی پرۆسی سیاسی هەڵگرنەوە بەشدار بن و ڕۆڵیان هەبێ لە دروستکردنی تەنانەت ئیتیلافی ئیدارەی دەوڵەتیش. ئێمەین کە سەقامگیری و ئاسایش و ئەمنیەتمان بۆ ئەو ناوچانە گێڕاوەتەوە، کەواتە کاتێک کە ئێمە ئیقساکرین دوورەخرینەوە بەم شێوە خۆیان تەبعاً لە بەیاننامەکەی دوێنیانە پێ ناوی لێناوە بە ئامانجگرتنی سیاسی کە لە ڕووی سیاسیەوە بە ئامانج بکرێن، بێگومان ئاماژەکە وایە یان پەیامەکە وایە کە ممکنە ئەوەی لە ڕابردووە ڕوویداوە جارێکی تر ڕووداتەوە. لە حاڵی حازرە ناتوانین بڵین ئەوەی ئێستا هەیە بۆمبێکە، بەڵام ئەبێ لە ڕووداوەکە لە چوارچێوەی واقعی خۆیان بیبینین. سونەکانی عێراق دابەش بوون، ئەو پەیمانەتی عەزم هەیە، ئەو پەیمانەتی سیادە هەیە، لەناو ئەو پەیمانەتی سیادەیە جەناحی محەممەد حەلبوسی هەیە کە بریتە لە حزبی تەقەدوم و حزبی تەقەدومیش کەم نییە، 37 کورسیان هەیە لە پەرلەمانی عێراق. ئەمانە ئێستا بڕیاریان داوە مقاتعی
دانیشتەکانی پەرلەمانەکەن هەموو لیژنەکانی ناو پەرلەمانەکەن وەزیرەکانی خۆیان سێ وەزیریان هەیە استیقالیان پێشکەش کردووە ئامادەین بە هیچ شێوەیەک بەشدار بن لە هیچ کۆبوونەوەیەکی هاوپەیمانەتی ئیدارەی دەوڵەتە دوو لە هەوڵی ئەوان کە سونەکانی تریش یعنی ئەمە هەوڵی حەلبوسی خۆیەتی لەم دوسێ ڕۆژەی ڕابردووە هێزە سونیەکانی تریش قەنەعات پێ بکە کە ئەمەی بەرامبەر بە حزبی تەقەدم کراوە هەنگاوی یەکەمە هەنگاوی دووەمیش دوای جۆرێک لە کۆنتڕۆڵکردنی هاوپەیمانەتی عەزم بە شێوەیەکی تەدریجی لە پێگەی ئەوانیش ئەدرێ و ئەوەی کە بە عیبارەتێکی شعبی ئەوترێ زەویەکە بۆیان تەختە بێ ئیتاری تەنسیقیکە بە تەواوەتی بە 130 کورسی پەرلەمانەوە هەیمەنە بکەن بەسەر کوێیە بەسەر کورسی عیبارەتە لە حەلبوسی بەڵێ بێگومان ینی ئەو فیگەرە گەورەکەی بەڵێ بێگومان یعنی ئەوە چکە حزبی تەقەدوم بە نەکتەنها لە زعامەتی حەلبوسیە کورتی بکەینەوە حزبی تەقەدوم نفوزی هەیە لە چەند پارێزگایەکی گەورەی عێراق یەکێک لەوانە ئەمبار بە شێوەیەکی ڕەها لەگەڵ حەلبوسیان لەڕاستیە گەورەترین هێزە هەر خۆی هاوپەیمانێتی سیادا بە گشتی یعنی هێزی دووەمی سەرەکی ناو پرۆسەی سیاسی عێراق بۆ تا ئەو کاتێک کە چوارچێوەی هەماهەنگی دروست نەبوو لە 130 کورسیەیەکیان نەگرتبوو یعنی ئێستا ئەتوانین بڵین ئەم قۆناغی کە ئێستا هەڵوێستی سیاسی عێراقی تیا دەستنیشانەکرێت بە پلەی یەکەم بەندە بەوەی سیناریۆی داهاتوو لە بڕیار و لە سیاسەتی حزبی تەقەدوم و مامەڵەکردنی چ لەگەڵ و تەنسیقکردنی چ لەگەڵ هێزە سونیەکانی ناوخۆی عێراقا و چ لەگەڵ هێزە ئیقلیمی و دراوسەکانی عێراقا بە تایبەتی ئەو باگراوەندێکی تایفی سونی هەیە خۆتان نەزانی زۆربەی زۆری ئەحزابی سیاسی لە عێراقا بە پرەنسیپی خۆ بەهێزکردن بە دەرەوە مامەڵەیان کردو لەگەڵ پرۆسەکەی و توانیوانە پێگەی خۆیان لەناو پرۆسی سیاسی عێراقیە بکەنەوە کە مەبدەی خۆ بەهێزکردنەوە مەبدەی استیقوا بالخارجە ئێستا حەلبوسی کە لەم پێگە بەهێزە دوورە خرێتەوە بە دڵنیایی کۆمەڵێک وڵاتی هەرێمایەتی و ناوچەی هەنکە بۆ ئەواکەن کە ئەمەی ڕووی داوە لەگەر لانی کەم لێدانێکی ئەگەر نەڵی مادی و بەرجەستە لێدانێکی معنەویە لە باڵانسی تایفی لە عێراقا باڵانسی هێزی تایفی کە ئەگەر سەرۆک پەرلەمانێک لە سونەدا ئەگەر سەرۆک پەرلەمانێک لە سونەدا بنێ ئەمە معنای وایە کە بە تەواوەتی سونەکان کۆنتڕۆڵەکرێن چونکە کێیە ئەو کەسەی کە ئەبێتە سەرۆکی پەرلەمان ئەگەر هەموو مەرجەکانی ئیتاری تەنسیقی قبوڵ نەکا حدوێنێ ئەندام پەرلەمانێکی سەر بە ئیتاری تەنسیقی ئاڵێ ئەو کەسەی کە شوێنی ئەگرێتەوە ئەبێ کۆمەڵێک مەرجی تیاابێ چێ ئەم مەرجانە دەستنیشانەکە 130 مەقعدینا و پەرلەمانە دەستنیشانەکە کە بریتە لە چێ لە چوارچێوەی هەماهەنگی ئەوانن لە قاڵب هێدەن ئەیکەن بە تەیر و بە پێویستی خۆیان ئەیخەنەوە حتا خۆ لە 2010 لە ڕاستی لە 2010 حەلبوسی هەتاوەکو ڕەزامەندی ئەمە ینی قسەی ئێمە ئەمە معلوماتێکە مشعانجوبوری لەم ڕۆژانەیە خۆی ینی درکانوێتی ئاڵێ کاتێک کە بوو بە سەرۆکی پەرلەمان لە خولی پێشوە بە بێ موافقەتی کۆماری ئیسلامی ئێران و بە بێ سوێن خواردن لە بەردەم مەهدی موهەندیسا و بە بێ ڕەزامەندی ئیتاری تەنسیقی نەیەتوانی بێ بە سەرۆکی پەرلەمان بۆیە هەر کەسێکە جێگەی ئەوە گرێتەوە با لە سونەیش بێ ئەو کەسە ئەبێ کە ئیتاری تەنسیقی بڕیاری لێدا چۆن بێ و چۆن بیر بکاتەوە و مامەڕی چۆن بێ لەگەڵ هەموو ڕوودا و پێشاتەکانی داهاتوێ زۆر باشە دکتۆر ئاراس بۆ چوونی بەڕێستان ئەوەی کە ئەمە لێرە باسمان کرد ئەمە تەنها بۆمبێکە شۆکێکە یان بابەتێکی ئاساییە و یان ئەو پلانانەی یان بڵێن ئەگەر شیعە بەگشتی بڵێن یان ئیتاری تەنسیقی بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوەتی جومگەکانی عێراق بەڵێ شەوتان باشکار ڕێز خۆشەویستیم بۆ کاک دکتۆر عەدالەت هەیە هیوادارم ساغ و تەندروست بن طبعاً کاک زانە ئەوە ڕای تەنیای من نییە ڕای بەشێکی زۆر لە پسپۆرانی یاسا و بە تایبەتی ئەوانەی کەوا پسپۆرن لە دەستور ئەرچی دادگای دەستوری یاخود دادگای فیدرالی ئەوەیە کەوا سیاست بکاتە ژێر ڕکێفی خۆیەوە لێ نەگەڕێ لایەنە سیاسیەکان یاخود سیاسیەکان بە شێوەیەکی گشتی یاسا و ڕێسای وڵات پێشێل بکەن دەستور پێشێل بکەن ئەوەی لە عێراق ڕوودەدا یاسا لە خزمەت سیاسەکاندا یان ڕوونتر بڵێن دادگای فیدرالی لە خزمەت بەشێک لە سیاسەکانی عێراقدایە بۆ لێدان لە دژبەرە سیاسەکانی خۆیان کە ئەوە عێراق دەباتە خۆناغێکی مەترسیدارەوە لە جیاتی ئەوەی دادگای فیدرالی ببێ بە ئالێتێک بۆ چارەسەرکردنی کێشەکان ببێ بە ئالێتێک بۆ دۆزینەوەی چارەسەر لە هەبوونی تەفسیری جیا لە سەرمادە دەستوریەکان یاخود لە سەیاسایەک یا لەسەر پرۆژە یاسایەک دادگا یەکلایی بکاتەوە کەچی
ئێستا ئەیبینین دادگای فیدرالی لەو ماوەی دوایی خۆی بۆتە هۆکاری کێشە بۆ پرۆسی سیاسی عێراق. لێرەدا پرسیارێکی جەوهەری دێتە پێشەوە، ئەو پرسیارێکی گشتگیرە لەلایەن زۆربەی زۆری یاساناسانیشەوە بەدیکراوە لە ئەگەری پێشێلکردنی یاسا لەلایەن دەسەڵاتی یاسادانان یاخود لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن ئەوە هەیئەی قەزائیمان هەیە، دەسەڵاتی دادوەریمان هەیە، دێ ئەو کێشەیە چارەسەر دەکە. بەڵام لە کاتێکدا کە دەسەڵاتی دادوەری خۆی زیادە ڕۆیی کرد، خۆی یاسای پێشێل کرد، چ جیهەتێک هەیە بێ ئەو دەسەڵاتە ڕابگرێت، بە تایبەتی لە بارودۆخێک و ژینگەیەکی وەکو عێراقیشکەوە لە دوای ساڵی 2003 ئەو حکومەتانەی لە عێراق دروست دەکرێت لە ژێر تایتڵی شەراکەت و تەوازن و بەهۆی ئەو هەبوونی فرەنەتەوەی و فرەمەزەبێکەوە لە ناو عێراقدا هەیە. بۆیە لێرەدا دەبینین بەداخەوە دەسەڵاتی دادوەری بۆتە هۆکاری نانەوەی کێشە لە نێوان لایەنە سیاسیەکان. عقاری سیاسی عێراقی بە شێوەیە بە عقارێکدا بردووەکەوە ئایندەی ناڕوون و نادیارە. جا بۆیە لەسەر لایەنە سیاسیەکان پێویستە بۆ ئەوەی عێراق لەو قەیرانیکەوە ئێستا تێککەوتووە ئەوجە دەکرێ ناکرێ ئەستەما ئەوە شتێکی ترە. دەبێت بە پێی دەستوری عێراق پرۆژە یاسایەکی نوێ بۆ یاسای دادگای فیدرالی دابڕێژرێت، دەسەڵاتەکانی تا ئاستێک سنووردار بکرێت، چونکە ئەوڕۆ ئەوە سەرۆکی ئەنجومەنی یاسادانان کە پەرلەمانە لایداوە بەیانی دوورمە بینە بە سکاڵایەکی سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق یاخود بە سکاڵایەکیش بڵێ ئەو هەرێمێکەوە لە عێراقەیە بە ناوی هەرێمی کوردستان لەگەر مادە دەستوریەکانی عێراق ناگونجێ. بۆیە بڕیارماندا بە هەڵۆشانەوەی ئەو هەرێمە و دەبێت هەرێمێکی تر دروست بکرێت لەگەڵ دەستوری عێراق بگونجێ و کاتە چی. جا بۆیە خۆبێدەنکردن لەو زیادە ڕۆیانەی دادگای فیدرالی کێشە و گیر و گورفتی زیاتر لە ئایندەدا بۆ پرۆسی سیاسی عێراق دروست دەکا. دووریش مەبینێت لە ئەگەری بەردەوامبوونی ئەو کێشانە و بێدەنگبوونی تەواوی لایەنەکان ڕۆژێکدا بێ دووبارە عێراق بگەڕێتەوە سەردەمی شەڕی تایفی. باشە دکتۆر دێرە دکتۆر کاک دکتۆر ئاراس زیاتر دەبێت. دکتۆر عەدالەت باسی لەوە کرد کە بۆی سونەکان نایانەوێت بێنەوە مڕەبعی یەکەم بە تایبەتەوەی فترەیەکی زۆر بەهۆی مقاتعی هەڵبژارنەکان و سیاسەتیان کردبوو دواکەوتن هەستیان کرد بەو پەراوێزیە بەهۆی حەلبوسیەوە بەهۆی محەممەد حەلبوسیەوە پرۆسی سیاسی یان تایفەیەکی دیاری ناو عێراق پەکەخرێت. ناخۆی با بڵین لایەنە شیعەکانی عێراق زۆر ژیرانە مامەڵە لەسەر ئەو بابەتە دەکەن. ئەگەر سەیرکەین خۆیان تەنیا بە دەردی کوردەواری گوتنی بەدەستم نییە و بە دڵمە لە بەرامبەر کوردێ کورد بەکاردێنێ. هەمە چەندین جار لەو کەناڵی بەڕێزیشتان ئاماژەمان پێدایە ئەو سکاڵانەی کەوا دژ بە هەرێمی کوردستان کرا سەدانەوەتی لەلایەن خودی کوردەوە بوو. ئەو سکاڵانەی کەوا دژ بە سون ناکرێ لایەنە شیعەکان دەڵێەوە ئێمە نین، خۆی لایەنە سونەکانی ترە کێشەیەکی یاسایی یاخود هەڵەیە یا بەناوی ساختەیە لەژێر هەر تایتلێکە لە بەرامبەر با بڵێن نەتەوەکانی تر و تایفەکانی تر لە عێراقدا دروست دەکرێت. ئەوە پێی دەڵێن بڕیاری عاقلانە یاخود بڕیاری مامەڵەیەکی زیرەکانە لە سیاستکردن لەسەر ئاستی عێراقەوە ئێستا لایەنە شیعە دەستڕۆیشتوەکانی ناو عێراق گرتوویانەتە بەر. بۆیە نابێ هیچ لایەنێکی سیاسی مەسەلە شەخص نییە، یعنی سەر حەلبوسینەما سبەنەیەکێکی تر هاتوەرەوە کاک دکتۆر عەدالەت باسی کرد لەوانەیە ئەو کەسێک کە دەبێتەوە بە سەرۆکی پەرلەمان تەنیا لە ژێر تایتڵی سونێ دەنا دەبێ پیاوی تاریک تەنسیقی یاخود پیاوی وڵاتێکی ئیقلیمی بێت لەو ناوچەیە ئەو کاتە ئیتارک تەنسیق بە مەرجەکانی تاریک تەنسیقی ڕازی بێ ئەو کاتێکن بە سەرۆکی پەرلەمان. مەترسی لەسەر پرۆسەی سیاسی عێراقەیە. دەوڵەتی عێراق بەرەو مرکزیەت دەچێت لە ڕێگای دادگای فیدرالیەوە. جۆرێکی تری دیکتاتۆری لە ناوچەکە سەر هەڵدەدات. ئێمە دیکتاتۆری سیاسیمانەیە، دیکتاتۆری سەربازیمانەیە، ئەوەش دەتوانین ناوی لێ بنین دیکتاتۆری دادوەری کە لە مەسائلە سیاسیەکان کێشە سیاسەکانی تێدا یەکلای دەکرێتەوە. ئێستا تەنیا عێراق بە تەنیا بە ناو فیدرالی ماوە تەواو زۆر بە زۆری شتەکانی بەرەو مرکزیەت دەچێت کە ئەوە خەتەرە لەسەر ئایندەی عێراق. بۆیە لەسەر کورد
لەسەر سونە لەسەر لایەنەکان پێویستە ئەو مەترسیە بە هەند هەڵبگرن و وەریشی بگرن بەڕاستی ناکرێ ینی ما زۆر بە زۆری نووسەران یاساناسان ئێمە لە کەناڵەکان ئەو هۆشداریانە دەدەین بە دەسەڵاتی سیاسی کوردستان بە پارت و لایەنە سیاسەکان هەر بەجددی پێویستە هەڵوەستە لەسەر ئەم بابەتە بکرێ ناکرێ ئەگەر بەدڵی ئێمەش بێ ئێمە بە وەزع ڕازی بین سبەینێ ئەو کێشەیە درێژە دەکێشێت دا هەرێمی کوردستان ئەگرێتەوە سبەین سەرۆک کۆمارت بۆ لادا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانشت بۆ لادا کەواتە تۆ ئەتوانین بڵێن عێراق بە شێوەیەکی گشتی تەنیا تایتڵەکەی وڵاتێکی دیموکراتی و پەرلەمانی دەمێنێتەوە دەسەڵاتەکان هەمووی لە ڕێگای با بڵێن دەسەڵاتی دادوەری عێراق لە دادگای فیدراڵی عێراقی خۆی دەبینێتەوە مامەڵەکان ئەڕوات و سیاسەتی ناوەخۆی و بگرە دەرەچی عێراقیشت دوایە بۆ دادەڕێژێت ئەوە مەترسیە لەسەر ئایندەی ئەو وڵاتە بۆیە پێویستە هەڵوەستەی لەسەر بکرێ هەروەک چۆن ئەو پرسیارەمان وروژان چ لایەنێک هەیە کە زیادە ڕۆیەکانی دادگای فیدرالی ڕابگرێت لە هەمووی گرنگتر ئەوەیە کار لەسەر هەموارکردنەوەی یاسای دادگای فیدرالی عێراق بکرێت و ئەنجومەنی فیدرالیش دە عێراق کارا بکرێت هەروەکە ئەو ئەنجومەنە تاوەکو ئێستا کاران نەکراوە بۆ ئەوەی بڵانس لە ڕووی دادوەریەوە لە ڕووی سیاسیەوە لە عێراق فراهەم بکات. بەڵێ دکتۆرە گەڕێمەوە لا دکتۆر عەدالەت مەسەلەن ئەوانەی کە دکتۆر ئاراس باسی کرد ڕێکێچێ مەسەلەن ئەمە وەکو ئەژووترێک ئەمە بەڕاستی وەکوی لە پێشەکەدا وتم مەسەلەن مامۆستا بەکر کاروانی نووسێتی دەبێ پارتی لە خۆی ترسێ لەو مۆزوعە بۆ نمونە لایەنی تر لە خۆی ترسێیان ئەوەی کاک دکتۆر ئاراس ێڵێ حتا سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەسەلەن لە حاڵەتێکدا ڕەنگە ئەگەر زۆر بەدڵی تاری تەنسیقی نەبێ خۆی پشت و پەنایەکی تۆی نییە اتفاقێکی عامی لەسەر ئەمانە تاسان ڕێیتێتیان ئەمە بەو شێوێنی کە ئێمە ئێستا شۆڤەکەین ئەبێ ترسەکە سەرچاوی ترسەکە لەو کاتەوە دەست پێ بکە کە بۆ نمونە هیچێکی لە هێزە سیاسەکان لە ئەو دۆسیانەی کە لە عێراقا هەیەەوە باسەکرێن خەلەلێکی دیاریکراویان نەبێت تاوەکو هەست بکەن سبەینێ دۆسەیەکیان لە بەرامبەر زیینو ئەکرێتەوە و لەسەر بنەمای ئەو دۆسیە بوعدێکی دەستوری و قانونی پێدێوە سبەینێ هێنرێتە پای کۆمەڵێک ئەحکامی دادگای فیدراڵی ئەبێت تۆ لە زمەد نەدابێ کێشەیە کە دروست نەکردبێ ئەو خەلەلانە کە ڕەنگە بۆعدێکی دەستوری وەربگرێەوە تەحویلی دادگای فیدراڵی بکرێ بۆ ئەوەی اختصاصی حەسری فەصلی نیزاعاتە باشە هەرچی بوعدێکی دەستوری هەبێ ئەچێتەوە دادگای فیدراڵی ئەو تەفسیری و تەویلی ئەخیری بۆکەوە بڕیاری لێدا تۆ ئەبێ هیچ کێشە و هیچ لەزمەیەکی قانونی و دەستوری بەدەستەوە نەدابێت جا لە هەرێمی کوردستانەوە بێ لە ئەحزابی تری سیاسی عێراقەوە بێ لەوانەیە هەر یەکێکە خۆیان بە نوێنەری سیاسی پێکاتە جیاجەکانی خەڵکی عێراق زانن ئەبێ هەڵەی قانونی و دەستوریان نەدابێ بەدەستەوە سبەینێ مەلەفێکی لە دژ بجوڵێنن لەگەڵ ئەبێ هەرێم هەیەی ینی مەترسەکە لێرێ یعنی بۆ نمونە کۆمەڵێک پەرلەمانتاری ئیتاری تەنسیقی کاک زانە زۆر بە ئاشکرا باس لە کۆمەڵێک دۆسیە ئەکەن کە پیان وایە ئەچێتە چوارچێوەی سەرپێچیکردن بۆ سەر یاساکان بۆ سەر دەستور و من دڵنیام ئەگەر ڕەچاوی دۆخی سیاسی عێراق نەکرێ زۆر ئاساییە هەر خودی سبەینە ئیتاری تەنسیقی هانی چەند پەرلەمانتارێ بە بڵێ بیکە بە قەزیەک و بیکە داوایەک و بەرزی کردەوە داوایکی قەزایی لە دژی بۆ نمونە مەسەلەی ئێستا لەم ڕۆژانەیە زۆر باس لە بشێکی میدیاکانی عێراق کۆمەڵێک پەرلەمانتار ئەکرێن بە ئەستێرە لە طبعا لە میدیاکانی عێراقەوە باس لە چەند مەلەفێکی یەکێک لەو مەلەفانە مەسەلەی هەناردەکردنی نەوت بە قاچاق لە ڕێگەی سنوورەکانەوە کە پیان وایە ئەمە مخالفەی قانونە و ئەبێ هەموو داهاتێکی ناوخۆیی هەرێمی کوردستان کە بەشێکە لە واریداتی دەوڵەتی فیدراڵی لە عێراقا ئەبێ بە شێوەیەکی شەفاف بخێتە بەردەستی کێ حکوومەتی فیدراڵ و حکوومەتی فیدراڵ ئاگاداری بێ ئەگەرنا ئەوە بە پێچەوانەوە ئەمە کارێکی نادەستوریە کێ ناڵێ سبەینێ مەلەفێکی لەم بابەتە ناجوڵێنێ باشە کێ ناڵێ بۆ نمونە هەر لە ناو هەرێمی کوردستانەوە هێزی تری سیاسی هەیە بەرهەڵسکارە بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆ یەکێتی نیشتیمانی بۆ سیستەمی حکومڕانی لە کوردستانە مەلەفێک ناجوڵێنەوە بوعدێکی دەستوری وەرناگری وە سبەینێ کێشە بۆ دروست ناکە ئێمە بە بڕای من بێگومان مەترسی زۆر جدین بە تایبەتی ئەزانی چۆنە ئیجماعێک نییە لە سەر ئاستی سیاسی لە عێراق کە بڕیارەکانی دادگای فیدراڵی بوو بێتە مایەی نانەوەی و دروستکردنی کێشە و
پشێوی سیاسی لە کوردستانەوە کە ئێستا هەیە ئیجماع نییە بۆ نمونە ئەمەی کە بەرامبەر حەلبوسیە کراوە یەک ڕۆژی بەسەرا ناچێت ئیتاڵی تەنسیقی استقبالیەکە و پێشوازی لێکە و ئەڵێ ئێمە لەگەڵ ئەوەیان کە هەموو بڕیارەکانی محکەمەی فیدراڵی ڕێزی لێ بگرێ چەند سەعاتێکی بەسەرا تێ ناپەڕێ هاوپەیمانێتی عەزم خۆی کە باڵێکی تری سونەکانە ئەڵێ ئێمە پابەندین و پێشوازیەکەین لەو بڕیارانە یعنی تەماشاکە کێشەیەکی گەورە ئەوەیە کە ئەو کاتێیکە ئیجماعێک دروست ئەبێ لەسەر ئەوەی کە ئەم ئاسانیش نییە ئیجماع دروست بێ ئەو کۆدەنجی ئاسان نییە دروست بێ لەسەر ئەوەی کە بەشێکی بڕیارەکانی دادگای فیدراڵی نەتیجەی سیاسی خراپی هەیە بۆ سەر عملی سیاسی لە عێراقا تا ئەو کاتە ئەبێ هەموو هێزە سیاسەکان بیر لە چەند بژاردەیەکی تر بکەنەوە بۆ نمونە هەلە ئێستاوە هەوڵ بدرێکە مادەی 5 لە یاسای دادگای فیدراڵی کە لە خاڵی دووەمە باس لەوەکە هەموو بڕیارەکان و هەموو ئەحکامەکانی دادگای فیدراڵی باتن کەس بۆی نییە تانەی لێ بە وەقابل بە پیاچوونە و ئیستێناف نییە هیچ نەبێ ئیشێک بکرێت لەسەر ئەوەی کە ئەم خاڵە ئەوە ئێستا دکتۆر ئاراس کەسێکی قانونیش باشتر لەوەتێکە بە هەر شێوازێک بێ دەرچەیەکی قانونی دۆزرێتەوە بۆی ئەو خاڵە هەموار بکرێتەوە چکە لە ڕاستیە مەجای گفتوگۆیتیان نابێت تەنها دەرفەتی ئیستیزاحە ئاەتی یعنی بۆ نمونە تۆ کۆمەڵی ڕوونکردنەوە بدەیت جا ئەم ڕوونکردنەوەنش کە ئەخرێتە بەردەستی با بڵێن حاکمەکانی ناو دادگای فیدراڵی قسێکی کوردیە چوو بە عەقلیانەوە ڕەنگە عدول لە قەراراتیانە بکەن نەچوو تەواو باتە ئەڕوا ئەبێ هەموو دەسەڵاتەکانیش بەپێی یاسا و دەستور لە کاتێکە کە ئێستا دادگای فیدراڵی من پێشنیارێکی تریشم هەیە لە ڕاستیان پێشنیارێکی جددیە بۆ لەبەر ئەوەی من ئەستەکەم ڕێتر لەمە و دووە بەشێکی گرنگی ئیدارەدانی سیاست لە عێراق لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە یەکلاگەوە بەشێک لە ململانیەکانیش لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە یەکلا ئابێتەوە بۆ هەر هێزێکی سیاسی نەیتوانی مقارعەی هێزێکی بەرامبەری بکە لە ڕکابەریە لێی بەرێتەوە یان ئەجندایەکی تایبەتی خۆی هەیە سەری بخە ڕەنگە کۆمەڵێک دۆسیە هەیە و زۆر ئاساییشە بەڵگەی تەواویش دۆزنەوە یعنی تێر ئەکرێ بە بەڵگەی تەواو و دۆکمنتی تەواو مەلەفێک هەیە ئەیجۆڵێن و ئەیدەن بە دادگای فیدراڵی و دادگای فیدراڵی بێگومان ئێستا ئێمە نازانین خۆ ناچینە ناو سایکۆلۆژیای هەموو حاکمەکانی دادگای فیدراڵی و لەوە تێبگەین ئایا بە دافعێک و مۆتیڤێکی سیاسی ئەم بڕیارانە دەرەکەن ئەو بەپێی بەپی ئەدلەکانی بەردەستی بەپێی مادەی دەستون و بەپی ئەو یاسایی کە ئیشکاروباری ڕێکخا لەسەر ئەساسیەوە قەراراتی خۆی دەرەکە و ئەحکامی خۆی دەرەکە بۆیە ئەبێ بە بڕوای من پێشنیارێکی باش بۆ زۆربەی هێزە سیاسیەکان بیمافیم ئەوانەی هەرێمی کوردستانیش ئەوەیە کە هەیئەتێکی دەستورناسی بەهێزیان هەبێ کە نەک تەنها پێشبینی ئەوە بکە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دەستور پێشێل بۆ مەسەلەی پێشێلکردنی دەستور بێ هیچ پێشێلکردنیشی دەستوریتیانە بۆ چونکە ئەوەسە دکتۆر ئاراس ڕەنگە باشتری شارەزای مادەی نەوسەی دەستور حەقی مسادقەکردنی لایحەی پەرلەمانتارانی عێراقی داوە بە سەلاحیەتی با بڵێ مسادقەکردنی هەر کەسێکە بێ بە پەرلەمانتار لە عێراقا بەپێی مادەی نەوسێ سەلاحیەتی مسادقەکردنی دراوە بە دادگای فیدراڵی ئەگەر ئەو مسادقە لەسەر لایحەکە بکە ئەمە تەبعاً خەبیرێکی قانونی گەورەی عێراق ئەگلێکە من بزانناوەکەم نووسیوە عەلی تمیمی ئەڵێ ئەگەر ئەو مافی مسادقەکردنی لایحەی پەرلەمانتاریانی هەبێت چۆن ناتوانێ پەرلەمانتارێک دوور بخاتەوە کە سفی پەرلەمانتاری با ڕئیسی پەرلەمان بێ سفی پەرلەمانتاریە لە کۆتایە ئەتوانێ قارەی بکە دووەم ئێمە خاڵێکی تر هەیە ئێمە لە هەرێمی کوردستانە بۆ ملکەج بووین بۆ ئەوەی کە لە دادگای فیدراڵیەوە پەرلەمانی هەرێمی کوردستان ماوەی درێژکردنەوەکەی بە ناقانونی ئەستا لە بەرەوەی ناقانونی بوو وایە نا یعنی نەمانتوانی زەجێکی گەورە بکەیت شتێکی زۆر زەق یەک شتەیە ئێستا بە هیچ شێوەیەک ناتوانین تاعنی دەستوری لە بڕیارەکانی دادگای فیدراڵی بکەیت بۆ لەبەر ئەوەی پێش هەرشتی ئەو پێشەکەوت و ئەڵێ تۆ مافی تاعاندانە نییە لە ئەسڵا بۆ لەبەر ئەوەی لە ڕاستیشە ئەو سەلاحیەتەی کە پێی درەوە سەلاحیەتێکی کەم نییە لە شوێنی ترشا بوتم ئەو یاسایی کە بووی کاروباری دادگای فیدراڵی ڕێگەخا بە مشاوەرەکردنی هەرچی هەیئەی قوزاتی عێراقەیە کراوە بە پاڵپشتی مەجلیسی قەزای عێراق ئەو یاسایە داڕێژداوە بۆیە تاقە ڕێگایەک بۆ ئەوەی کە دادگای فیدراڵی لە ڕێگەی بڕیارەکانی و ئەحکامەکانی و کێشەی سیاسی بۆ هێزە سیاسیەکان و بۆ عملی سیاسی دروستنەکە تەنها ئەوەیە کە هەموو ئەم هێزە سیاسیانە لە ناو پەرلەمانە کۆدەنگ بن لەسەر ئەوەی کە ئەو بڕگەیە کە ئەمەش چییە؟ ئەمە ڕوونادا قورسە هەر یعنی زۆر زەحمەت ئیلا لە حاڵەتێک سبینە دادگای فیدراڵی بڕیارێک دەربکە ئەحکامێک دەربکات لە ڕێگەی جوڵاندنی مەلەفێکەوە کە لە بەرژەوەندی گەورەی ئیتاری تەنسیقیش بدات
ئەو کاتە تا ئێستا ڕووی نەداوە و نازانین کە لە مستقبلا ڕوادایانە بەڵام لە هەموو حاڵەتێکە پێویستەکە هەر هێزێکی تری سیاسی ئەگەر هەستەکە لەلایەن هێزە سیاسەکانی ناو ئیتاری تەنسیقیەوە لەزمەی دەستوری هەیە لادانی دەستوری هەیە با ئەوانیش مەلەفات بجوڵێن و تەقدیمی چی بکەن تەقدیمی دادگای فیدراڵی بکەن کەواتە بەرەیەکی ململانی لە ڕاستیە بعدی دەستوری پێدراوە ئەبێ هێزە سیاسیەکانی تریش بە هەمان ڕێژ کە تەعامل بکەن لەگەڵ ئەگەر پێیان وایە ئەمەی ڕوئەدا بریتیە لە ئەجندایەکی سیاسی دیاریکراو کە ئامانجی سەرەکی تایە ئیزاحەکردنی هێزە منافسەکانە لە گۆڕەپانەکە چکان دێکە سێ ساڵێ ئیتاری تەنسیقی یەکەمین قۆناغ بەچێ دەستیان پێکرد بە پڕکردنەوەی بۆشایی تەیاری سەدری کە بایکۆتی پرۆسی سیاسیان دووەم باس لەواکە ئێستا قۆناغی دووەم دەستی پێکردووە کە ئیزاحەکردنی ڕەمزێک سیمبولە گەورەکەی ناوسنە عێراقەکە محەممەد حەلبوسی و هێزە سەرچەکەی وفعلەن هێزی سەرکی هابیتان نەچێ محەممەد حەلبوسی ڕۆڵی گەورەی هەبوو لە بژاردنەوەی سیاسی لە بژاردنەوەی عیمرانی لە منطقەی سونەنشین بۆتە ڕەمزێکی و لەم هەڵبژاردنە دەعمێکی ئیقلیمی گەورەی هەیە بۆ ئەوەی لەسەر ئاسی پارێزگاکانی هیچ نەبی ئەو پارێزگانەی کە پارێزگای سونەنشینین دەنگی ڕەها بەدەستبێنە بۆی کۆنتترۆلی حکوومەتی مەحەلی مناطقی سونی بکە بۆیە ئەم کەسە بەنسبەت ئیتاری تەنسیقیەوە بێگومان کەسێکە ئەبێ حساباتی وردی لەسەر بکرێ بەڵام حساباتی وردی دەست خۆ ڕاستەخۆ نایە بڵێ محەممەد حەلبوسی بێ لێ بدرێ بزانم چەند هەڵی کردووە چەند لەزمەی دەستوری داوە و ئایا ئەمە قابل بەوە هەیە لە دادگای فیدراڵیە بەسەر یاساغ بێتەوە بڵێ وا بەسەر نەکەرسیکە ئەنی نەکرد بەسەر یاساغ بووە کێشەکە وەیە لە ڕێگەی چێەوە بەسەر یاساغ بووە لە ڕێگەی پەرلەمانتارێکی پێشتری حزبی تەقەدم خۆی لە ناو ماڵی سونە خۆیەوە یعنی کەسێک نەهاتووە لە شیعەکان بە باگراوەندێکی ئایدۆلۆژی و لە چوارچەوەی حەقدێکی سیاسیەوە لە لیان ترسێکی سیاسی لە حەلبوسی هاتی بێ مەلەفێکی جوڵانی بێ لە بەرامبرێن عکسەوە هاتوون لە ناو ماڵی سونە خۆیەوە و لە ڕێگەی پەرلەمانتارێکەوە کە حەت پێشتر خۆی لە حزبی تەقەدم بووە لە حەلبوسی ئەدەن کەواتە لە ڕاستیە گۆڕەپانێکی جەنگەکە ئێستا جەنگی دەستوریە چۆن لە ڕێگەی ساڵێ بەرە و مرکزیەتی دەستوری یانوکو دیکتاتۆریەتی دەستوری ناوی بۆ ئەوەی ئەوە ڕوونەدا ئەو مەخاوفشکە ینی دکتۆر ئاراز باسیکە ڕاستە بۆی ئەوە ڕوونەدا ئەبێ هێزە سیاسیەکان بە قەناعەتەوە پیان وابێ لە ناو پەرلەمانی عێراقا کۆ ببنەوە کە ئەمە کارێکە لە ئێستایە لە ئەجوای ئێستایە زەحمەتە بگەنە قەناعەت کە بەشێک لە بڕیارەکانی دادگای فیدراڵی کێشە دروستەکە بۆ پرۆسی سیاسی ئێستا ڕاستت بوێ چەند دەرەنجامێکی چەند کاریگەریەکی دروست کردووە بۆ نمونە سێ وەزیر لە وەزارەت ئەکشێنەوە ئەم سێ وەزیرە بڕیار بەدەستی یەکەمی ناو وەزارەتەکانی خۆیان وەزارەتی ڕۆشنبیری تەختیتە سیناعەیە باشە کەسی یەکەمی تیانە بێ تەسیل لەسەر ئەدای حکومەتە بێ لەو سێ وەزارەتە ئەمە تەسیلەکەم دوو کۆ شتێک ئەوەی کە پێ ئەوترێ ئیتلافی ئیدارەی دەوڵەت کلێنێکی گەورەی تیەکەوێ هێزێکی سەرەکی تیان نامێنێ باشە ئەمیش دیسانەوە ئەمش تەسیلی خۆی هەیە خاڵێکی تر پەرلەمانی عێراق ممکنە ئەو 37 پەرلەمانتارە کە بایکۆتی دانیشتەکانی پەرلەمانی عێراقیان لە داهاتووە هەنێ جار کێشە تەنانەت بۆ نیسابی قانون دروستبوونی نیسابی قانونی بۆ پەرلەمان دروستکە بە تایبەتی ئەگەر لە تەنسیقا بن لەگەڵ عەزمە لە تەنسیقا بن بۆن لەگەڵ پەرلەمانتارەکانی پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵ هێزی تری مستەقلی ناو پەرلەمانە ممکنە کێشە بۆ ئیتاری تەنسیقش دروستکەن کەواتە ئەبێ لە لانی کەم حسابێ بۆ بکرێ چۆن ئیجماعێک دروست بێ کە لانی کەم ئەو مادەیە ئەو خاڵە لە مادەی 5 یاسای دادگای فیدراڵی پیاچوونەوەی پیا بکرێەوە تعدیل زۆر باشە دکتۆر ئاراس بۆی هەرێمی کوردستان ڕوبەڕووی وەها زۆرێک لەو بابەتانە نەبێتەوە کە مەترسی شرۆڤەکارانە دەبێت چی بکرێت بۆ خۆ ناوەختە ناکرێت دیسان بڵێن شۆڤێنێت و چەک هەڵگرن بابا برام چەک هەڵگرن تازارەوە دێ بەسەریە ینی خۆ ئەوە ناکرێت ینی بێت چی بکرێت لە ئێستاە بۆی چۆن ڕێگری لەمانە بکەوە کۆی کاک دکتۆر عەدالەت وچی لەزمەی قانونی نەدەی یا لەزمەی دەستوری نەدەی نانە کاتی چەک هەڵگرتن بەسەر چۆ کاکە ئەوڕۆ شەڕی سیاسەت و شەڕی یاسایە دەبێت شەڕی یاسا بە یاسا دەکرێت کاکزانە ئەمە پێویستمان بەوەیە کەسانی یاسایی باش شارەزای بواری یاسایی باش بنێرینە بەغدا دائیمەن کێشەی کورد ئەوە بووە لەسەر بنەمای سەقەت کاندیدمان ناردەوە بەغدا بۆیە لە هەندێ مادە و بڕگەی دەستوری دەبینی زیانمان کردووە
ئەوەی دەمەوێت لەو خاڵەوە دەست پێکەم کاکزانە طبعاان ئەو ڕێکارانەی کەوا دەرحەق بە حەلبوسی گیراوە لە ڕووی یاساییەوە یاساییە بابەتەکە هاتە سەر یاسا تۆزە لە بڕگە سیاسەکە دوورکەونەوە طبعاان دادگای فیدرالی بە پشتبەستن بە مادەی 93 دەستور بە پشتبەستن بە مادەی 36 یاسای دادگای فیدرالیش لۆی هەیە لەو قەزیانە سیر بکات و بڕیارەکانیشی تانەی لێ نادرێ لە هەمان کاتیشتا مادەی 52 دەستورمان هەیە و مادەی چاری یاسای دادگای فیدرالیشمان هەیە ئەگەر لە ناو پەرلەمانی عێراقا کێشەیە دروست بوو یاخود شتێک بە نایاسایی یان سکاڵا کرا لەسەر مادەیەکی یاساییان بڕیارێک سکاڵاکەر بۆی هەیە لە ماوەی 30 ڕۆژدا لە دادگای فیدرالی سکاڵا تۆمار بکات و ئەو ڕێکارانە یاسایین هیچ کێشەی تێدا نییە بەڵام حکومەکە لێرە کار لەسەر حکوم دەکەین ئێمە مادەی 12مان هەیە لە یاسایی پەرلەمانی عێراق مادەی 12 لە چەند لە 8 بڕگە پێک هاتووە لە هیچ بڕگەیەک ئاماژەی بەوە نەکردیە لە حاڵەتی جونح و جینایەتیش ئەندام پەرلەمان ئیقالە بکرێ دادگای فیدرالی پشتی بە چ مادەیەکی دەستوری یاخود یاسایی بە شێوەیەکی گشتی بەستووە بۆ ئیقالەکردنی ڕێسەرۆکی پەرلەمان ئەوە کێشەکەیە یعنی ئەمە تەمەشای کە هاگە سیرکەی بڕگە پێنجمان هەیە لە مادە 12 یاسایی پەرلەمانی عێراق دەڵێت ئەگەر هەر ئەندام پەرلەمانێکیش حکم درا لەسەر تاوانێک چ جینایە بوو چ جونحە بوو ئەگەر حکومەکەی درێژتر بوو لە خولی پەرلەمانەکەی ئەو جەئەت و لای دەدەی ئەوی چۆن لای دەدەی لە ڕێگای دەنگدانە ناو پەرلەمانەوە ئەوە یەکێ لەو حاڵەتانی حالات انتهاء العضوية في پەرلەمان العێراق ئەوە حاڵەتی کۆتایی هەنانی ئەندامەتی پەرلەمانە لە ناو پەرلەمانی عێراق باشە بە پشتبەستن بە چی یاسایەک سەرۆکی ئەنجومەنی بابڵێن سەرۆکی ئەنجومەنی تەشریعی لە عێراق لا دەدەی ڕێکارە یاسایەکە تەواوە بەڵام حکومەکە ئیشکالی لەسەرە بە پشتبەستن بە چی یاسایەک ساختە ئەگە جینایەش بێ ئەگە جونحەش بێ ماتول حکومەکەی لە خولەکە زیاتر نیە ناتوانین تۆ ئیقالە بکەی ئەو بڕگە پێنجی مادەی 12 یاسای پەرلەمانی عێراق وا دەڵێ قسەی هیچ کەسێک نییە یعنی جا ئەوە کێشەکانە بۆیە لێرەنەدا ڕوانگەیەک هەیە و بیر و بۆچوونێک هەیە کە دەسەڵاتی دادوەری لە عێراق بۆ یەکلایکردنەوەی برسە سیاسیەکان بۆ لێدان لە نایارە سیاسەکان بە تایبەتی تاری تەنسیقی بەکاردەهێنرێت کە ئەوانەش بێلایەن نینە ئێکسێکیان لەسەرە ئەوەی کاک دکتۆر عەدالەت گوتی ڕاستە من هەموو جارێ وتومە یعنی با ئێمە هەڵەی یاسایی نەدەین بۆ ئەوەی کەی سیاساییمان لەسەر نەکرێتەوە با ئێمە کە بەپێی یاسا و هەر شتێ دەکەین دەستوری عێراق بخوێنینەوە و یاسا بەرکارەکانی کارجێری بخوێنەوە و یاساکان بخوێنە بۆەوەی نقطە زوعفی یاسایی لەسەر ئێمە نەگرن چونکە ئەو ڕۆوای لێ هاتووە لە عێراق ماتول هەموو شتەکان لە گۆڕەپانی دادگای فیدرالی کورد بۆ کۆبۆتەوە تۆ دەبێ شەڕی یاسا بە یاسا بکەی بەڕاستی چەند کەسی یاساناسی باشمان ناردووە لە بەغدادامان ناوە بتوانێت ئەو شەڕەمان بۆ بکە لە هەرێمی کوردستان چ پەیمانگایکی استراتیژیمان هەیە سیاسەتی درێژخایان کوردخایەن لە ڕووی یاسایەوە لەسەر ئاسیناوە خۆیی و نێودەوڵەتی و ئقلیمی بژێڕێ کە نیمانە بۆیە لە حاڵەتێکی وە کە کاتێک دادگای فیدرالی یاخود یاسا شەڕی یاسار لەگەڵ لەکرێ دەبێت زۆر زیرەکانە ماماڵە بکەین دەبێت زۆر جار ئاگاداری ئەو هەڵسو کەوتانە بکەین بەڵکەوتانە بینکەوە لە بڕیارە کاتژێڕی و بڕیارە سیاسیەکانیشدا دەیدەین بۆیە لە حاڵەتێکی وا لەسەر هەرێمی کوردستان پێویستە بەڕاستی وەکو حکومەت بێ وەکو لایەنە سیاسیەکان بێ ئاگاداری ئەو هۆشداریانە بنکەوە لەلایەن یاساناسان لەلایەن سیاست مەداران چاودێران نووسەران کەوا بە حکومەتی هەرێمی کوردستان دەدرێت و مامەڵەیەکی زیرەکانە ورد لەسەر ئەو بابەتە بکەن بۆ ئەوی بتوانین نەگەینە عقارێک سبنێ دادگای فیدرالی بەرامبەر سەرجەم کەیسەکان لە بەرامبەر ئێمەدا بەکار بهێنرێت دەنگم هەیە ئەکرێ بە ئەوەی تۆڵەکردنەوە و کۆی باسەکرێکە لە سەرەتای دروستبوونی حکوومەت کە سێ جیهات بێکەوە حەلبوسیەکێکیان بۆ ئەمە تۆڵەکردنەوە بێ یان بەڕاستی ینی لێدانێکی وەختیە و یان بە جۆرێکی لەو پرسیارە بکەین ئەگەر تۆڵەکردنەوە بێ سەر کێشی بۆ بابەتی تر کەوەی کە پارتی دموکراتی کوردستان باسیلەوەکە کە مەترسێکی گەورەیە مەسەلەن دومیان ئایا ئەمە عێراق باتە ناو دۆخی جەنگ یان دەباتە دۆخێکی ململانەی قورستر بەتایبەتەوەی کە دکتۆر عەدالەت باسی کرد کە ئێستا وڵاتی ئیقلیمیە ئەوانەی کە بە ڕەمزی سونە هەژمارەکرێن لە بەرامبەر مەسەلەی هیلالی شیعی دعمی ئەو لایەنە سونیانە ئەکەن
طبعا عێراق تەقسیری نەکردیە لە بەرامبەر بەکارهێنانی دادگای فیدرالی ینی بەرامبەر دادگای بەکارهێنانی دادگای فیدرالی بەرامبەر بە هەرێمی کوردستان هەموو شتێکی کردووە بەڵام دەتوانین لەسەر ئەرزی واقعدا شتێک بڵین بەڕاستی هەر لایەنێک لە عێراقدا کەوا هێزی هەبێت مامەڵەی با بڵێن هێواشتری لەگەڵ ئەنجام دەدرێت هەرێمی کوردستان خاوەن هێزە خاوەن هێزی پێشمەرگەی کوردستانە لەوانەیە جیابێ لەگەڵ حزبی تەقدم و یاخود سونەکان کەوا هیچ هێزیەکیان لە ئەرزی واقعدا بە شێوەی گشتی لەلانیە جا ئەو مامەڵانە بەڵێ هەیە لە بەرامبەر هەرێمی کوردستان یاخود بەرامبەر بە پارتی بە شێوەیەکی تایبەتتر چونکە ڕۆژە لە ڕۆژان ئەوانە لە ناو هاوپەیمانی سەدردا بوونە دش بە ئیتاری تەنسیقی بوونە بەڵێ لەوانەیە لەو ڕوانگەیە و خوێندنەوەی واش لە گۆڕەپانەکە لەلایەن شرۆڤەکارانی سیاسیەوە باسیشی لێکراوە بەڵێ هەیە بەڵام گرنگە ئەوەیە لە هەر یاریەکی سیاسی تۆ لە گۆڕەپانەکە ئەنجام دەدرێت تۆ بتوانی بە کەمترین زیان لێدا دەربچی لێ نەگەڕێی ئەو یاریە 100% لە بەرژەوەندی دژبەرە سیاسیەکانت کۆتایی بێ گرنگە هەرێمی کوردستان ئەو بابەتە بە هەند وەربگرێت نەک تەنیا پارتی یەکێتیش کە بەشێکی سەرەکی ئەو حکومەتە پێک دەهێنێ زۆربەی زۆری ئەو با بڵێن بڕیارانەی دژ بە هەرێمی کوردستان کراوە هەومان دەیبینین هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان تیادا زەرمە بوون نەک پارت و لایەنە سیاسیەکان جا بۆیە کە شتێک دژ بە هەرێمی کوردستان بێ پێش ئەوەی حەزبە سیاسیەکان زەرمەند بن هاونیشتیمانیان زەرمەند بوون بۆیە پێویستە هەنگاوەکان خێراتر بکرێن دانیشتن زیاتر لەسەر ئەو بابەتە بکرێت و ڕوئایەکی واضح دروست بێت نەک ئێمە بکەوینە ژێر ئەو تەڵانێکەوە لایەنە سیاسیە شیعەدەست ڕۆیشتوەکان ئێستا دەبینین طبعاً دەنگۆی لادانی حەلبوسی ماوەیە کە ماوەی زیاتر لە مانگێکە هەیە شادمان بۆ بنێرن نەفتان بۆ دەنێرنەوە دەرەوە کۆمەڵی وعد ئەو وڵاتە دەستور پێشێت لەکرێت لە وڵاتە ئیتیفاقی سیاسی ڕۆڵینە وعد و عودکاریش تا سەر نابێ بۆیە نابێ بکەوینە ژێر کاریگەری ئەو یاریە سیاسیانەوە ڕوئای وازحی هەرێمی کوردستان بە سەرجەم پارت و لایەنە سیاسیەکانەوە دەرحەق بەو زیادە ڕۆیانە کە لەلایەن دادگای فیدرالیەوە ئەکرێ بەرامبەر بە پرسە سیاسەکان دەبێت سنوورێکی بۆ دابدرێ باشترین ڕێگای چارەسەریش باشترین دەرگاش یعنی بەس ئەو ڕێچکەیە هەیە لەو ڕێگای زیاتر تۆ ناتوانانی هیچ بکەیت یاسایی دادگای فیدرالی بەو پێی کە لە دەستوری عێراق هەیە دروست بکرێتەوە پێویستە ژووری ڕاوێژکارانی هەبێ ژووری شارەزایانی یاسایی هەبێ کۆمەڵی هۆبە و بەشی تری لێکرێتەوە چونکە هەمومان دەزانین دادگای فیدرالی ئێستا درێژکراوەی دادگای سەوڕەی حزبی بەعسە بە کۆمەڵی دەستکاریەوە لە سەردەمی بریمەر کارەکرا و پرۆژە یاساشی بۆ دانرا بە سوودوەرگتن لە یاسا کۆنەکەی ڕژێمی پێشوو نەیانتوانیوە یاسایەکی مۆدێرن لە ژێر تایتڵی فیدرالیەت و ژینگەی ئێستای سیاسی عێراق دابڕێژرێ بۆیە پێویستە لەگەڵ کاک دکتۆر عەدالەتە لەگە ئەوەیە هاوڕامە یعنی دەبێت جیهەتێک هەبێ هەروەک پێشتریش باسم کرد ئەگە دادگای فیدرالی زیادەڕۆیی کرد چ جیهەتێک هەیە محاسبەی بکە یان ئەوە تێدەبێ ئەنجومەنی فیدرالی کارا بکرێت یەکێک لەو برگانە ئەوە بێ متابعەی بڕیارەکانی دادگای فیدرالی بکە یانیش ئەوە تێەوەی کاک دکتۆر عەدالەت باسی کرد دەبێت بەجاری تانەدان لە بڕیارەکانی دادگای فیدرالی هەبێت بەڕاستی ناکرێت تۆ بڕیارێکت دا و شاملیش بێت و عام بێت و کەس نەتوانێتانەی لێ بدا لە وڵاتی چشکەوە کێشەی سیاسی تێدایە زۆر باشە دکتۆر عەدالەت ڕۆڵی ئەمریکا چیە بێ لەوە بەتایبەتی ئەمڕۆ باڵیۆزی ئەمریکا لە عێراق لەگەڵ حەلبوسی و لەگەڵ فایق زێدانش کۆبووتەوە حتا ئەو لە پرۆتۆکۆلی دانیشتنەکەش بۆ سەرۆکی ئەنجومەنی نوێنەران مابەڵێ لەگەڵ ئەمریکەکان بە پلەی یەکەم حاجسێکی ئەمنیان هەیە لە ڕاستی ئەوان خۆیان بە عەرابی دابینکردنی ئاسایش و ئارامی ئەزانن لە ناوچە سونەنشینەکان و لە ڕێگەی ئەو پاڵپشتیە عەسکەری و ئەمنی و مخابراتی کە هەیەیان بۆ لە چوارچێوەی جەنگی تیرۆرە و بە تایبەتیش لە دەرپەڕاندنی داعش لە ناوچە سونەنشینەکان پێیان وایە ئەوان ڕۆڵیان هەبووە لەوەی کە تەنانەت سونەکان بایکۆت بشکێن و بەشدار بن لە پرۆسەی سیاسیەت هاجسێکی ئەمنیانە ترسی ئەوانەیە کە ناکۆک ئەمە ببێتە مای ناکۆچێکی سیاسی و بە بنبەز بگانە کۆچەکە و چارەسەرێکی قانونی و سیاسی نەدۆزرێتەوە کە هەموو لایەنەکان پێی ڕازی بن و لە کۆتاییەتە سەر بکێشێ بۆ جۆرێک لە یاخیبوونی سیاسی و چەکداری یعنی هاجسی ئەمریکەکان بە پلەی یەکەم ئەمە بۆ نان تەدەخل لە بێگومان کاروباری قەزای عێراق بکەن و ئەو مافەش بەخۆیان نادەن بەڵام بێگومان بە دوواداچوونەکەن بەلایەنەوە گرنگە کە ڕێنمایی
سەرکردەکانی عێراق بکەن کە دۆخی عێراقی ئەوە نییە کە کێشەی ئەمنی و ململانی زیاتری سیاسی لە نێوان لایەنەکانیا دروست بێ و سەبارەت بە هەرێمی کوردستانیش بابینە سەر هەرێمی کوردستان ئەم ڕووداوانە قابل بۆیە کە قسەیش لەسەرەوە بکەین چونکە ئێستا باسمان لەوە کرد مەترسی جۆرێک لە نەتائیجی سیاسی و تەنانەت ئیداری ترسناکی بڕیارەکانی دادگای فیدراڵی بۆی هەیە درێژ بێتەوە بۆ سەر هەرێمی کوردستانیش بۆ نمونانەی کە پێشتر باسمان کرد لە ڕاستیە خراپی ئیدارەدان بەڕێوەبردننی سیستەمی فەرمانڕەوایی لە هەرێمی کوردستانە و کە یەکێک لە نەتایجە خراپەکانی بریتە لە ناکۆچی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان و یەکێک لە نەتایجەکانی بریتە لە ناڕەزایی خەڵک لە سیستەمی فەرمانڕەوایەکە لە کوردستانە ئەمە واکە تۆ توانای ئیدارەدانێکی باشی ململانی خۆشت نەبێ لەگەڵ بەقایە ئەمە بەنسبەت ئیتالی تەنسیقیەوە قۆناغێکی زێڕینە لەولاوە کۆنتترۆلی سونەکانی عێراقەکە هەر بە سونەکان باشە لێرەشەوە بەهۆی ناکۆچی نێوان هێزە سیاسەکانەوە لە کوردستانە و بەهۆی ئەو دۆخە لە ژیان و گوزارانی خراپی خەڵکە ناڕزایەکی خەڵکی دروست کردوە بەرامبەر بە حکوومەت و بەرامبەر بە ئەزمموی حکومڕانی بەگشتی لە کوردستانە و ئەکە جارێک لەم دەرگایشەوە ئیتالی تەنسیقی لە ڕاستیە تا ڕاتەیەک هەوڵی کۆنتترۆلکردنی هەرچەند کۆنتترۆلشی کردووە هەوڵی کۆنتترۆلکردنی مەشهدی سیاسی کوردستانیش بکە ئێستا ئەگەر مەسلەکە پێشتر پارتی و یەکێتی و سونەکانی عێراق لە چوارچێوەی هاوپەیمانەتی ئیدارەی دەوڵەتە لەگەڵ ئیتالی تەنسیقیە کۆک بوو بێتن لەم خۆناغەیە بە ناچاری ئەبێ کۆک بن چونکە لە ئێستاوە بۆ لە ئەوەی ینی ئاسۆ ڕوون نییە بەرچاو ڕوون نییە کە ئایا بۆ منە لەم قۆناغەیە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان ئەتوانن تێڕوانینێکی هاوبەش دروستکەن سەبارەت بە هەندێ مەترسی کە ممکنە لە بوعدی تری جەنگەکەیە کە جەنگی دەستوری و قانونیە بتوانن یەک بنوە نێڵێ زیان بەرچی بکەوێ بەر ئەو دۆخەی کە لە هەرێمی کوردستان بکە باس لە زیان لە ئەشخاص ناکەین لە ڕاستیە سبەینێ هەر کەسێک سەرۆکی وەزیرانە جێگرەکەیەتی وەزیرەکانی هەرێمە هەر غڵەتێکی قانونیان کرد بێ بخوا کەس ناتوانێت ڕزگاریان بکە ئەگەر بە شێوەیەکی قانونیش شوکارەکەن بێ کەس ناتوانێت دەستگیری ژیان بکاتە سەر مافیای بابڵێ مافیان پێشێل بکە ئەمێنێتەوە سەر تۆ خۆت وەکو هەرێمی کوردستان چۆن ئەتوانیت ئەو دۆخەی هەیە لە هەرێمی کوردستانە زەربەی لێ نەدرێت ئێستا مەترسیەکە لە لێدانە لە قوارەی هەرێمی کوردستانیش کاکە بەڵام ئەم ڕەنگە قیادی سیاسی کورد زۆر بەوری دیراسی ئەمەی نەکرد بێ درێژە کێشانی ناکۆچی نێوان یەکێتی و پارتی یەکێکە لەو ڕێگەیانەی کە ممکنە سبەینێ لە ڕێگەی جوڵاندنی مەلەفی قانونیەوە ببێتە مای لێدان لە قوارەی هەرێمی کوردستانیش و ئەمە ممکنە ڕووبدا ئەگەر دۆخی هەرێمی کوردستان بەم شێوەی ئێستا بمێنێتەوە و ئەگەر لە ڕاستیە ئەگەر ئەم ناکۆچیانە نەبووایە ئەم ساتەوەختەی کە ئێستا پرۆسی سیاسی عێراقی تایە دەرفەتێک ئەبوو بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوی پێگەی خۆی بەهێزکە لە ناو پرۆسی سیاسی عێراق تۆ تەماشاکە ئەگەر سونەکان ئەگەر لانی کەم وا دابنین نیوەشیان لە پرۆسەکە بچنە دەرەوە کە ئێستا بە بڕیاری حزبی تەقەدوم چوونەتە دەرەوە لەبەرامبەر ئەگەر یەکێتی و پارتیش لەو دۆخەی کە ئێستا لە ناو پرۆسەکەی هەیەە کە تەنانەت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش لەلایەن بەغاوە گەمەی پێکرێ و وەکو پێویست نانێردێ ئەگەر بتوانن لەم ساتە وەختەیە ئەگەر ئەو دۆخەی ئێستا نەبووایە ناکۆچی ئەیان توانی هەنیە مەشت بەسەر باقایە بسەپێنن چونکە یەکێتی و پارتی لە کابینەکەی سوودانی بێنە دەرەوە تەواو سقوتەکە چونکە ئیتیلافی ئیدارەی دەوڵەت کۆتایی پێدێ و من پێشم وایە ئێستا حاڵی حاضر حەلبوسی ئیش بۆ چیەکە ئیش بۆ کە قەناعەت بە هاوپەیمانەتی عەزم کە ئێوە چارەنووسان لە ناو پرۆسەی سیاسی و لەگەڵ ئیتاری قۆناغی داهاتووە لە چارەنووسی من باشتر نابێ قۆناغی یەکەم ڕەنگە ئیغراءاتتان بکەن ڕەنگە بڵێن سەرۆکی عەزم تۆ وەرە خۆت جێ بە سەرۆکی پەرلەمان بەڵام سەرۆکی پەرلەمان بە پێش شروعی ئیتاری تەنسیقی ئێستا ئیش لەسەر ئەوواکە یعنی ئێستا حەلبوسی بیری لای چییە؟ بیری لای ئەوەیە کوتلەی سونە لە عێراق وەکو کوتلەیەکی یەکگرتوو بهێڵێتەوە لە بەرامبەر بۆیە کوردیش پێویستەکە لەم خۆناغەیە نابێ وەکو با بڵێن نوێنەرایەتی خەڵکی کوردستان نوێنەرایەتێکی یەک پارچە دەرنەکەوێت لەم حاڵەتەیە بێگومان پێم وایە دەفەتی ئەوەی هەیە هەندێ مەرج بەسەر حکومەتی عێراقیە بسەپێنێ بە شەرتێک توانای زەمانکردنی لانی کەم توانای زەمانکردنی 6 مانگ ژیانی خەڵکی کوردستانی هەبێ کە ئێستا بەداخەوە نییە چونکە ئێمە قوتی خەڵکی کوردستان کەوتۆتە ژێر ڕەحمەتی بەغداوە تۆ تەنها لانی مانگ 6 مانگ مقاومەی سیاسی بکەی مقاطعی سیاسی بکەی پرۆسی سیاسی عێراق ئەکەوێ ئەو کاتە ئیتاری تەنسیقش ناچارە مراجعی سیاساتی خۆی بکە بەرامبەر بە تۆ بە وەکو هەرێمی کوردستان زۆر باشە کاک دکتۆر ئاراس دوا سەرنجی بەڕێستان
وڵا کاکزانە پێشتریش زۆر جار ئاماژەمان پێداە دۆستانی کووردا ئیمان ئاگاداری پارتولانە سیاسەکانی هەرێمی کوردستانیان کردیتەوە کەوا یەک دەنگ و یەک ڕنگ بن خۆیان ئامادە بکەن بۆ ئەگەری هەر گۆڕانکارێکی لەسەر ئاستی عێراق یاخود لەسەر ئاستی ناوچەکەدا ڕوو بدات بەرپرسیارەتی پاراستنی هەرێمی کوردستان بە دەرەجەیەک لە ئەستۆی پارتی و یەکێتیە یەکبوونی پارتی و یەکێتی لە بەغدا لەگەڵ کۆیلایەنە سیاسەکان دەستکەوتی باشی بۆ هەرێمی کوردستان دەبێت لە پەرتەوازەی وانیش کێشە بۆ ئێمە دروستەکان دەبێت زۆر ئاگادار بین نەکەونە ژێر ئەو یاریە سیاسی کەواشی ئادەر حەق بە هەرێمی کوردستانی دەکات سەرجەم خلافە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەلاوە مدرێت ڕێکەوتنیەکی ستراتیژی نوێ بە تایبەتی لە نێوان نێچێتی و پارتی زۆر گرنگە لە حاڵی ئێستادادا کێشەکانیان نەبەنە بەغدا بەڵکو لە ڕێگای گفتوگۆ لەسەر ئاستی ناوەخۆ چارەسەر بکرێن عقاری سیاسی عێراق ڕەوشن نییە عقاری سیاسی عێراق نادیارە خوێندنەوەکان ئەوەمان پێ دەڵێن کە لە 2024 لەوانەیە خەراتر بێ حەلبوسی یەکەم سەرکردەی سیاسی و دوایین سەرکردەی سیاسی عێراقیش نابێ بکوێتە ژێر تەسفیەی حساباتی سیاسی لە ڕێگای دەسەڵاتی دادوەریەوە جا زۆر گرنگە ئێمە ئاگادار و هۆشیار بین لەسەر ئەو پرسە گوێش لە کەسانی یاساناس و پێویستە هەرێمی کوردستان پەیمانگایکی استراتیژی هەبێت بۆ پۆپرسەکان بەڵام ئەو پەیمانگایە پێویستە کەسانی ئەکادیمی و یاسایی بن نەک لە ڕێگای تەسکەی حیزبایەتی و ئەو پەیمانگایە شتێک بدرێت و کەس نەتوانرێت دوو قسەی تێدا بکە. سپاس بۆ بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا ڕاهێشکاری یاسایی هەروەها سپاس بۆ بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا سلێمان سەیزانکۆ سپاس بۆ شرۆڤێ بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکاران بێکەوە بەرنامەی ڕاهەنمان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بخواتە.